و بارگەگرێکی 4 مایکرۆفارادی و کۆیلێک کە بەرگەکەی فەرامۆشکراوە لەم حاڵەتەوەکو مگنەبار حسابی بۆ کرێ هاوکۆلەکەی خود مگنەکاریەکەی دوو کەڕە دەتواننا قسێ هێندیە نووسیمانە ڕسمکەی حاضر کردووە دوای ببەسترێت دوای بەسراو ببەسترێت ئەوە گۆشەی جیاوازی ڕۆگەی نێوان توندی تەزوو جیاوازی ئەرکەکە بدۆزەرەوە داوای گۆشەی جیاوازی ڕۆگەی کردووە دووبارە لە نێوان توندی تەزوو لەگەڵ جیاوازی ئەرک فای داواکراوە زۆر چاکە وتمان دائما کە جیاوازی ئەرکی سەرچاوەیەکی بە شێوەی هاوکێشەی هاوکو لە دوو سوالەکەی پێشوشاتیایە بوو ئەڵێن بە بەراوردکردنی باوکێشە بنەڕەتیەکە بۆش VM ماندەزەکەی 20 ڤۆڵتە و ئۆمیگاش ماندەزەکەی 100 پایە بۆ دۆزینەوەی گۆشەی جیاوازی ڕۆگە چیم پێویستە وەکو پرسیاری پێشەوە بێویری لێ بکەمەوە پێویستم بە XL بە XC بە R یان جیاوازی ئەرکی هەر یەکەیان چکە دوو هەڵکاریم هەیە نەخشەیاڵی ڕۆگەی جیاوازی ئەرکیان ڕێگری تانجنتەکەش دایمەن بەرامبەر لەسەر تەنیش دۆرەگرین بۆش گۆشەکە دۆزمەوە بەڵام ئەگەر دیقەت بێن بە یاسای تانجنتەکە با من لێرە خوتەیەکی هەلەکە بنووسم فای ئەگەر بمێنە بدۆزمەوە پێشەوەی من دەست بە سوالەکە بکەم ئەبێ بڵێن بەمە هەلەکرێ بۆ نمونە لێرە XC و XL ئاسانە دۆزینەوەی چونکە سیم هەیە ئێڵم هەیە ئۆمیگاکانیشم هەیە کەواتە ئەکرێ بڵێن بەرامبەر XL ناقص XC و لەسەر R کەواتە سێشتەمە بێ هەبێ یان جیاوازی ئەرکی ئەوسیانەمە بێ هەبێ بەڵام ئاسانتر وایە XL و XC و R حازر بکەم لێرە بۆ نمونە ئەکرێ من XC لەمەوە بدۆزمەوە XL لەمەوە بدۆزمەوە چونکە ئێڵم هەیە لەسەر لەگەڵ ئۆمیگا سیم هەیە لەگەڵ ئۆمیگا زۆر باش کەواتە هەنگاوی یەکەم چی یەکەم XL دۆزمەوە XL هەنگاوی یەک بۆی بۆ ئەمە کێشەیە داینم ئەوە فکرەکەیە لە بەرچاومایە بەمە هەلەکرێ گۆشەی ڕۆگەکە باش ئەی XCش ئەدۆزمەوەکو هەنگاوی دووهەم بە C لەگەڵ ئۆمیگا لەگەڵ ئەمە ئۆمیگا کاتۆژە بێ بە هەنگاوی دوو کە ئەو دوانم هەبێ ئاڕیشم هەیە ئەمەژە بێ بە هەنگاوی سێ هەنگاوی سێم گۆشەی ڕۆگا دۆزرێتەوە کەواتەم پرسیارش سێ هەنگاو تەواویەکە هەنگاوی یەک دەست پێ یەکەم هەنگاوی یەکەم دۆزینەوەی XL ئۆمیگا L خۆ ئەگەر لەرەلەر بووایە بە دووپای FL ئەم دۆزیەوە بەس ئۆمیگام هەیە ئۆمیگا L تا لێرەوە XL دەرچوو ئۆمیگاکەم 100 پایە 100 پای یعنی کات 314 سەکەڕە 3.4 314 کەڕەتی L دوو کەڕە دەتوان سالب سێ دوو کەڕە دەتوان سالب سێ سەکەڕەت حسابە کەشێکەی نوردەوردە بەدەست بێ بە حاسیبە بێ کەڕەتی دوو کەڕەتی دە بە توانی سالب سێ تا ئێرە کاتە 314 کەڕەتی دوو بکە 628 0.628ەکە چکە سێ خانەژێمەوە دواوە بەوەش XLم دەستکەوت کردیە 0.628 چونکە ئەو سێ خانەی باتە دوا دوو کەڕە 314 628 سێ خانەوەرە دواش ئەومە چی یەکەکەی ئۆم تەواو بوو هەنگاوی یەکەم لەگەڵ تەواکە سەحیشی لێم بۆی بزانم هەنگاوی ڕۆشتم یەکسەر نیشانەیەکەم دوو هەنگاوی دووهەم XC هەنگاوی سێمە بێ بۆ داواکراوەکە بدۆزمەوە تەواوی تر لە ئیمتحانە ئەو کاتەی لەمە زیابێ 10 دقەی بەرەکە 2 دقە 3 دقە حەل یەکەم 7 دقەی دانم بۆ پرسیارەکە باش نیم بیلوانی کاکەمەوە بۆی حەد لێمکان کاتم زیابێ لە کۆتای ئیمتحانە نەپاڕێمەوە لە ماڵ مامۆستا تخوا 2 دقە لەسرم بۆ 5 دقە ئەوی نایە خوتەی حەلکردنەکە دانێ خۆت کاتت لە زیابێ ئۆمیگاکەمان 100 پایە 100 پای AC سیەکەم 4 مایکرۆفاراد ئەبێ بیکەی بە 4 کەڕە دەتوان سالب 6 ئەنجا حەلەکە بکەی بابزانین XC چەند دەرەچێ خێرا ئەنجامەکەی بنووسین بەڵکو فرای چەند سوالێ بکەین XC کاتە 796.2 796.2 بە حاسیبە ئەماکەی خێرا ئەوەش ئەو دوو هەنگاو تاو ئەوە دوو هەنگاو ئیشارەت یەکەم سێهەم ئەمەیە ئەمە هەنگاوی سێمە بەڵام بەم فکرەیەی دۆزیتەوە بەتان ئەوەش هەنگاوی سێم کەواتە یەک دوو سێ تاو سوالەکە ئەوە نەیەوێ لە بەکەلۆری تدانانیشی کاتێکی زۆر بێ بە شتێک کە پێویست ناکە XL minus XC لەسەر R باش تان ئینڤێرس XL کەمان ئەلێرایە 0.628 XC مان هەبوو 796 بوو پوینت دو ئەگە ئەو پوینتەش نەنووسیەوە دەور نابینێ زۆر فەرق ناکە 796 زۆرتە لە بەلای بۆ بە موشکلە مامەسا ئەو نزیکردنەوە تا چەند بکەم چی بکەم باوکە بە کەیفی خۆتە
لە دا دوو بنووسیانەی نووسێنە کار لە ئەنجامەکە ناکات مەترسە بەردەوام بە مهمەوە خوتەی حەلکردنە مەزبوط بێ ئەنجامە ئەوە لە سایەکی فەرق بوو هەر هەمان ئەنجامە نابێت لێی بترسم بە هیچ نوعێک ئەمیشان تقریباً ڕەنگە هاوشێوەی سوالەکەی پێشوو 88 پلەیەک دەرچێت بزانین چەند دەرەچێ 88.5 پلە دەرچوو زۆر باشە سەبەب چییە؟ سەبەب ئەوە ئەم ڕەقەمەنەوە گەورەترە کە ئەمە لە بڕێکی گەورەی دەرەکەی سالب دەرەچێت کە سالب دەرچوو چی دەرچوو با ڕەنگاوەکەی بکەم تان ئینڤەرسی دیقەت بە نەتیجە دابەشکردنەکە سالب 39.7 دەرەچێ بە حاسیبە کەواتە گۆشەکەم نەگەتیڤ دەرچوو کردێ سالب 88 منوت تقریباً بەڵام خۆی 88 لە دا چەند دەرەچێ 5 کەواتە حسابەکەم تەواوە چونکە بە نزیکەی وتم تەسەورەکەم 88 پلەیە دەرچێ کردم بە حاسیبە سێرگەم 88 لە دا 5 پلە دەرچوو یەکسەر ئەڵێم جوابەکەم باش هێناوە ئەنجا بیشی گۆڕە بە ڕادیەن بۆ ئەو حاڵەتانەی کە ئەگەر بێت هەڵبژاردنەکە بە ڕادیەن بوو چی لێکەم ئێستا دابەشی 57.3 چەندێکە کاتۆیەک و 54 ڕادەکاتەوە دووبارێک و 54 ڕاد ئەنجا چێشێکی جوابەکەم ئەکەمەوە نابێت زۆر لە خۆم ڕازی بڵێم زۆر زیرەکمیتر من لە بەکەلۆریاقەت غەڵەت ناکەم چێشێکەکەمەوە نایەک دوانسیان بە سێ خوتە حەدم کردووە سێ هەنگاو چێشێکی ڕاضیاتەکەمەکەمەوە هەڵەیتیانێت تاو ئەوەی کاتێ ئەچمە سەر سوالێکیکە ئێستا ڕاهێنانی شەشی زە تەواو وەزان لە منزەمەکەشان مباشرەتەن چوومەتە پێداچوونەوەی گشتی بۆ ئەوەی سوالەکانی دوایەک بەستن یەکسەر ببێت بەچی بە نمونە بۆ دوایەک بەستن بۆیە دیقەت بین لە منزەمەکە ڕاستەوخۆ لە دوای ڕاهێنانی شەشی زە پرسیاری سینۆم دەست پێ کردووە سینۆ تا چەند 55 ئەنجا هاوڕێک ئەنجا سوالەکەی 56 کە هاوڕێکە ئەنجا کە لەرینەوەی کارەبایی و ترانسفۆرمەر و گواستنەوەی وزە و سوالی 51 لەسەر ترانسفۆرمەرە ئەویش ئاخر سوال حەلەکەین لە بەشەکە بەو شێوەیە هەوڵەی سەعی بکەی خوتە حەلکردنەکە و بەم شێوەیە ئەبێ واتە هی سەعیکردنەکەت دوای ڕاهێنانی شەشی زە ئەچیتە پرسیارەکانی پێداچوونەوەی بەشی 6 دەربارەی دوایەک بەستن کە لە پرسیار سینەوە دەست پێکات بە بۆردەکە ئامادە بکەم دەزەکەمەوە بە حەلکردنی پرسیارەکان کاتێکی کە من بەرێ بۆ ئەوی فریای هەموو پرسیارەکان بکەوتمایە ئێستا سەری پرسیارەکانی پێداچوونەوەی گشتی بە شەشە لە 39 بۆ 55 ئەوانەی کە دوایەک بەستن هەمووی نا بەعزێکیان پرسیاری 50 ئاڵوگۆڕمەک نەکاریە 50 ترانسفۆرمەرە ئەوانە نا بەس ئەوانەی وەکو 42 41 و 43 و 44 و 45 و 52 53 54 55 دوایەکە ئەوانە هەلگەین هەرێکی کاتێکی باشی ئەوێ تایەتی دوور درێژترە لەمانە بە نۆ هەنگاو حەلەکرێ واتە کاتێک ئەبات بەڵام ئاسایشە سوکن قرس نیم دڵنیابن هەمان فکرن هەمویان شتێکی غەریب ناخێنین یاسای ئۆم یاسای ڤیساگۆرس یاسای ئێکسی یاسای ئێکسئێڵ تانجنتەکە تواناشی تەیەکە پرسیارێک دوانیان هیچ شتێکی غەریب و جیاوازمان نییە لەوەی کە خوێنومانە ئەبێ بڵێ من بەهێزترم لەم سوالانم ناڵانیان بۆ مستەوای من و نزمتر کراوە نابێ خۆتی لێ بتۆقێنی وەک ئەوەی کە لە پۆلی 11مان ترسێن هێشتا ناتوانێتە 12 تۆ با بچیتە پۆلی 12 خۆ دەبینیتەوە بەشی 2 هەردووکی ئاسانترین بەش دەرچوو لەوەتەی خوێنین تەنەبەیەکمان نییە بڵێ وەڵا ئەم دوو بەشە ئێمە تێناگەین هەموو شکراڵێ باشین هەمووی ئەڵێ تێگەیشتم کەواتە بۆ مستەوای تۆ کراوە پرسیاری سینۆ ئەم پرسیارانە هەرچەندە سوکن بەس کاتیش کەمە بات بۆیە هەوڵێ ئەمە هەمووی حەلکەم پرسیارەکانی پێداچوونەوەی گشتی بەشی 6 لەم سوڕە کارەبای خوارەوەدا کاتێنەکەی یاوە جیاوازی ئەرکی گشتی لە نێوان خاڵی ئێ و بی هەژمار بکە سوڕە کارەباکە مگنە بارجەکە جیاوازی ئەرکی سەرجەم سەرەکانی 10 ڤۆڵت ئەمە هەر بۆ ڕاهاتنە بۆ یاساکە بۆ ئەوی چەند جاری یاساکە بنووسیتەوە بە تەبیعەت خۆی لەبەرتە بێ نەک دانیشتنی سعاد یاسان بۆ لەبەرکەی لەگەڵ حەلی پرسیارە یاساکان ئەنووسی وردە بە تەبیعەت خۆی لەبەرتە بێ کە سوال زۆر حەلکی ڤۆڵتەی بارگەگرەکەی یانەتێ جیاوازی ئەرکی سەرجەم سەرەکانی بارگەگرەکە سەرلەوحەکانی 6 ڤۆڵتەیش چی کەمانەیە ڤۆڵتەی بەرگریەکەشمان هەیە کە ئەویش 3 ڤۆڵتە ئەوش سەرچاوەکەیە خاڵی ئەی ئێرەی داناوە بی ئێرە ئەڵێ جیاوازی ئەرکی بینی ئەی و بی واتە ڤۆڵتەی گشتی سەرچاوەکە بدۆزینەوە هەر سێ ڤیەکەمان هەیە یەکسەر یاسای ڤیساگۆرسەوە ئەو سوالەکە تەواو ڤۆڵتەی کاریگەری گشتی ئەکاتە ڕێگی دووجای هەر بنووسی گشتی ژەبێ
VR دووجا VL minus VC ئەیش دووجا تاو سوالەکە حسابکە تاو بووە هەڵە نەقلینەکەین سێ دووجا VL-ەکەمان دەیە شەشی لێ بڕە چوارەکە چوار دووجا 16 لەگەڵ 25 ڕەجی 25 هەیە کاکاتە 5 ڤۆڵت ڤێ دۆزینەوە ڤۆڵت کات جیازێرکی بینی ئەوبیاتەی سەرچاوک تا سوالەکە پرسیاری کەشمانەیە هاوشێوەی ئەمە ئەویان ڕێگریاڵێ لامای پرسیاری چ لە ئەیژەر هێڵکاریاوە پرسیاری چرۆڵێ لەم سوورە کارەبایی خوارەوە ئەڵێ ڕێگری سوورەکەم مهژمار بکە بە هێڵکاریەکە بزانین چیە ڕسمەکە پرسیاری چل شێوەی هێڵکاریەکەی وایەوە تەلەبە تێبکەوێ واتە سەور بکە هاوڕێکە بەس جوان دیقەت بە ئەم هێڵکاریەکە لە کتێبەکەمە ئاوا کێشراوە مگنەبارجێک بربەستە مگنەکاریەکەی 24 ئۆمە ئەمە بۆ ئەوەی هەندێک تەلەبە کە کەم سەعیان کردوان مستەوایان باشنێ تێبکەون واتە سەورکەنەمە هاوڕێکە بەڵام ئەمە دوایەک بەسنە دیقەت بە ئەم پێچەی پیاوە بەستەلەکەی خوار کردوێتەوە بۆی هەندێک تەلەبە تێبکەون وڵاو هێڵکاریە وڵاوە هاوڕێکە بە هاوڕێک هەلەکرێ نەخێرەمە دوایەک دیقەت بە دوایەک هاتووە ئەوش سەرچاوەکە ئەکسیەکەمان شانزەیە ئەکسیەکە یاوی نەتێڵە 16 ئۆمە بربەستە بارگەگیری بەرگریەکە 6 ئۆمە ئەمانەی بەم شێوەیەوە بیزەبت لە کتێبەکە 6 ئۆم ڕێگری گشتی سوورەکەم بۆ بدۆزەرەوە زێدم بۆ بدۆزەوە ئەم پرسیارە داوای زێد ئەکات زێد پرسیاری چل زێد ئەکاتە چی یاسای ڤیساگۆرست هەیە R دووجا مادەم هەرسێکیانە XL ناقس XC دووجا ئارەکەمان 6 دووجا XL 24 XC 16 ئەیش دووجا 24 16 لێ بڕا 8 کە ڕە 64 زائد 6 کە ڕە 6 36 ڕێگی 100 چەندە دێ یەکسەرە نووسیندەوە هەندێشت زەرونی هەر بە حاسیبە کە خۆت بیزانی بیکە تاسیقە بە حەلەکەی خۆت هەبێ ئەو جۆرە حسابانە ئاسانە بینە سەر پرسیاری چکە لەبەر ئەوەی لایفمان هەیە بۆ ئەی لێ نەپچڕێن بەردەوامە بم دواتر ئەتوانن ئەو ڤیدۆیە لێ بنەوە ئەم 5 دقەیە ئەتوانی سیرکی تۆ بکە چلویەک پرسیاری چلویەک ئەگەر ئەو سوڕەی لە خوارەوەدا دیارە دووبارە سیرکەن باوکم کەواتە ئەم ڕسمە یاومەتێ بەڵام ئەم ڕسمە بەیەک دوو ڕێگا حەلەکرێ ئەگەر من تێبینیەکانم جوان خوێن بێتەوە هی دوێنێ دوایەک بەستنی سیانی تێبینی سێ هەمیان کە باسی زرنگانەوەی تیا بوو چەند تێبینی تیا بوو زێ دەکاتە R XL دەکاتە XC بە یەک نیو دێ ڕێتوانی سوالەکە حەلکە ئەگەر خۆشتی لاکەی سێ چوار دێ ڕێوێ حەلەکی بۆیە ئێمە هەوڵین ئاسانترین ڕێگا بدۆزینەوە بۆ حەلی پرسیارەکە و جۆرەکانی پرسیار کە لەمانە هیچیان کە زرنگانەوەی بزانین چۆن ئەگەر زرنگانەوەمە بۆ حەلیکەم ئەمەش دووبارە ڕسمەکەی هەر دوایەک بەستنە بەم شێوازە کردوێتی تەلەبە احتیمالەوە تەسەورکە ئەمە بەرامبەرەمەوە تەسەورکە هاوڕێکە نەخێر چونکە لێرەوە بێرەوە بەستراوە بە دوو خاڵ ڕاستەوخۆ بەسەر چاوەکەوە نییە کەواتە سوورەکە دوایەک بەستنە دوایەک بەستن شێوازەکەی لە چێ هەربان بۆ معلومات نامان بێ دوایەک بەستن لەوە پەرچەی کوردیە چێ هەرێکی دەستی ڕەفیقەکەی گرتووە هەڵەپەڕێ کاڵی ناڕێک بەستن لە پلەکانی پێیژەیەگە چێ لە پلەکانی پێیژەیەگە چێ بۆی قەت لەمان تێک نەچێ ئەگەر شێوەی پلەکانی پێیژەیەکی وەرگرت ئەوە هاوڕێکە بەڵام ئەمە شێوەی پلەکانی پێیژە نیە ئەمە هۆڵێکی بچکۆلێ هێڵپەرچێ پێچیان کردوێتەوە بە قەوف هەڵەپەڕن هەریەکە دەستیکەی گرتووە کاتە دوایەک بەستنە ئەبێ وریا بم تەلەبە هەبوو ئەوەی لە تێک چووە ئەم ڤۆڵتەیە کە لێرە نووسراوە ڤۆڵتەی کاریگەری گشتی سەرچاوەکەی لێم تێک نەچێت ئەوە VE VE تۆتەڵ ئەم سی یاومەتێ سیەکە با بزانین یەکەکەی چییە 16 مایکرۆیە یەکسەر مایکرۆم بۆ گۆڕی مایکرۆفاراد طبعا مایکرۆ دەتوان سالب 6 دەتوان سالب 6 جارێ دوانسیان هەلە کرد فێریبی R 22 ئۆم 22 ئۆمە لەوانەیە XL یادە نەخێر ئێڵ یاوە ئێڵەکە 0.625 ئەمە مشتە یاوە
بۆ ئەوەی من بخاتە هەڵەوە بزانێ تاقی مەکاتەوە بزانم شتە زانم تەلەبەیەکی زیرەکەم یان نا. لە پرسیارەکە وتوێتی ئەگەر ئەو سوڕەی لە خوارەوەدا دیارە ڕسمەکەم تاواکردن جای خوێنمەوە لە باری زرنگانەوە دابێت وتی باری چی زرنگانەوە ئەڵێم لەبەرەوەی لە باری زرنگانەوەدا ئەکسەر کەلیمەی زرنگانەوە نووسم بۆی بیرم نەچێ لەبەرەوەی لە باری زرنگانەوەدایە. سیرکە ئەڵێ لە باری زرنگانەوەدا دەبێت لەگەڵ تەزوی تێچوو توندی تەزوی کاریگەری گۆڕاو چەندە داواکراو چییە؟ توندی تەزوی وتی کاریگەر یعنی ئی کاریگەری گۆڕاو چییە؟ ئەکسەر ئەڵێم ئی داوا کردەوە بەڵام بیریشم نەچێ ئەڵێ لە باری زرنگانەوەیە. لە باری زرنگانەوەدا پێویست ناکات سەری خۆ بێشێنی یەکسەر بڵێ زێ دەکاتە ئاڕ ئیتر ئەوانم نایە 22 باشە من تەزومە یەکسەر بیر لە یاسای ئۆمەکەمەوە ئەکاتە VE گشتی طبعا لەسەر کێ زێد ڕێگری گشتی VE ئەو 220 ئەیش 22 ئەم جۆرە شتە حاسیبەی نایە دا ئەکاو تاو خۆم حەل یەکەم خۆ نابێ مشتێر ئەتیمادم لەسەر حاسیبەکەم بێ 10 ئەمپێر سەرنجمان ڕێگایکی زۆر کورت و مختصرە ئەمە مشتەی وایەوەمەتێ خۆ نابێ لەرە لەریشی یاوە تەنانەت لەرە لەریشی یاویتە 50 جواب بزانم ئەوەش نووسراوە لەسەر ڕسمەکە بزانین چی بەکارنێنە نە ئەمەم بەکارهێنا نە ئەوە نە ئەوە بەزۆم پێویست بوو کاکاتە زێت ئەوەش لە تێبینیەکە خوێنمان دێنێ زێ دەکاتە ئا بەڵام خۆ ئەگەر ڕێگای دوور درێژیش بگریتە بەر هەر ڕاستە بەس ئەی کاتەکەش لێ بڕار هەر ئەبێ ڕێگای دوور درێژ چییە ڕێگەی دوم ئەبێ زێت بەچی بدۆزیتەوە بە ئار دووجا XL ناقص XC ئێتە لە بەمانەیە بەردەوامێ بێت لەسەر هەم حەلا بێ XL بدۆزیتەوە بەچی بە 2 پای FL باشەوە اینجا XC بەیەک لەسەر 2 پای FC باشە ئەو دوانە دوکیەک ڕقم دەرەچن لێکی دەرکاکا سفر زێ دەکاتەوە ڕێجی چەند ئاڕەکە 22 دووجا سێرەکەی 22 کردەوە ئجا هەمووی بۆ چی بوو ئەو هەنگایەکە ئەوە دوو یاسای ئەوە تاو لە زرنگانەوەدا ڕێگی گشتیە کاتە ئار تلەوە نایە باوکم دوای لە بابەتی زرنگانان دوانە یەکسان نەبن لێکی دەکە سفرەکە زێ دەکاتەوە چی ڕێجی ئار دووجا سێرکە ئار دووجا چەند بوو 22 دووجا لەژێر ڕێگا دەرێنە چەند دەکاتەوە 22 ئەی بۆ یەکسەر ناڵێ لە باری زرنگانەوە زێ دەکاتە ئار نەجات ئەوەش یاسای ئەوم دووەنگاو ئەوە ماوە دوورودێژانەمان نایە ئەبێ XC بدۆزیتەوە ئەبێ XL بدۆزیتەوە ئەگەر فکری لای تێبینیەکە نەبێ خۆ ئەگەر بیزانی یەکسەر ڕەڵی زرنگانەوە دوانە لێک دەکە سفر هێشتا ئەگەر فکرت بۆەوە بچێ باشتر هەنگایەکە بەڵام ئەو ڕێگایە سەریع یەکسەر دەرچوو بۆ شوێ هەڵ بە بیر لە شیکاری سوالەکانت بکەرەوە کاتە ئەم فکرانە پێویست ناکە هەر لەگەڵوتی زرنگانەوە زێ دەکاتە ئار XL دەکاتە XC یەکسەر یاسای ئۆمدانەی VE لەسەر زێد و IE دەرەچێت پرسیارەکانی کە وردە وردە چینە مەرحەلەی تر لە پرسیار جارێ وەکو ئەمە سەرەتایەک تێبینی فێرەبین یا سافێرەبین دوای ئەو بزانین پرسیاری 42مان ئەڵێ چی پرسیاری 42 ڕەنگە ڕسمی نوێ تێگەیشتێکی سادەمانە لە پرسیارەکانی ڕاهێنانەکانی هەر نۆ بەشەکە عادەتەن وەکو پرسیاری 42مان زۆرە دوو حاڵەت یەکەم حاڵەتی دوم بەراوردی تێکەوێت لەگەڵ بەراوردی تێکەوە بە دابەشکردنێکین ئیتر بە لە بریدانان وا کێشەی پێکەوەم شتانەمان نایە دیقەت بەوتێتی سوڕێکی زرنگانەوە پێک هاتووە لە کۆیلێکی مگنەکار و بارگەگرێکی بارگەگری گۆڕاوە کەواتە بارگەگرەکە بەس بارگەگریەکەی گۆڕاوە ئەگەر بارگەگرەکە لە 400 مایکرۆفارادەوە بۆ 100 مایکرۆفاراد بگۆڕین سەرنج بە کەواتە ئەمە سیە لە بار یەکەمە ئەمە سیە لە ڕسمی دووەمە بەڵام ئێڵ نەگۆڕ بووە ئێڵ نەگۆڕ بۆ چکاڵە کۆیلێکی مگنەکار باسیەوەی نەکردووە کە ئێڵی گۆڕیوە هەمان کۆیلە ئێڵ نەگۆڕە ئەڵێ ئەگەر بارگەگرەکە لە 400 کەم کا بۆ 100 سوڕەکەش لە باری زرنگانەوەدایە بیرم نەچێ باری چیم هەیە زرنگانەوە یەکسەرەی نووسم با لەبەر چاومێوە کتێبینیم بۆی بزانم سوڕی زرنگانەوە حەلەکەم لەری سوڕەکە ئەبێ بە چەند ئەبێت بە چەند یعنی چی یعنی ئەڵێ لەری دووهەم جار ئەبێت بە چەند لە چاو یەکەم جارە صفەتی بەراورد لەری دووەم جار لە چاو یەکەم جارە چییە تۆ ئەبێ فکرت هەبێت تێبگەی کە ئەم جۆرە پرسیارەکە صفەتی بەراوردی تیا بوو یەکسەر بە دابەشکردن یان باری دووەم دابەش یەکەم کە عادەتەنەوەش باشە یان یەکەم دابەشی دووەم کە هەر ئەبێ عین ئەنجامیش تایەتەوە
F2 من لەسەر F1 دانم دوای پەشیمانە بمەوە کەم بە یەکەوە کەم بە دوو هەرە بێ مهم ئەوەیە دەرسی پێشووتم لە لەرەی زرنگانەوە ئەخوێنین ئیشمان پێ بێ هەرچەندە لە کتێبەکە دوای هاوڕێک بەسن لە لەرینەوەی کارەبایی باسی لەرەکەی کردو بەس ئەوە تا ئەمە من ئێستا ئەکاتە چی F یەک لەسەر 2 پای ڕەجی LC هەڵکارەکەی کردمانی لەرەی زرنگانەوە ئەمیش عینەن شت لە خوارەوە نووسمەوە بەڵام ئەمە دووە نەگۆڕەکان 2 پایە ئێڵی ژوتومە نەگۆڕە ڕقەمی بۆ دامەنێ بەس سیەکە دووە سی دووەمە لێرەش ئێڵەکە نەگۆڕە بەڵام سیەکەمان هەیە گۆڕاوە بۆیە ڕقەمیەک بۆ سی دانم پاشان هەوڵەیەم نەگۆڕەکان لابرم نەگۆڕەکان چین 2 پای لەگەڵ 2 پای کورتە بێتەوە ڕەجی L نەک ڕەجی سی ڕەجی سی ئەمێنێتەوە لەگەڵ ڕەجی L ئەڕوا پاشان سیوان لەبەرەوەی ڕەجی سی یەکم ماوەتەوە ئێستا ژێرەی یەکە ئەبێتەوە بەسەرە چونکە ئەگەر دابەش بکەین بە لێکدان ژێرە ئەبێت بەسەرە یعنی F2 لەسەر F1 چی لێت هێشتا ڕقمم دانناوە جارە ڕەجێکی گەوراکەم بۆ دووچان بەڵام سیوان ئەچێتە سەرەوە بە ڕێگەکەیەوە ڕێگەکەی ئەو نەڕۆشتوە ڕەجی L ڕۆشتووە ڕێگەکەی L ڕۆیشتوە ڕەجی سیەکانەمێنێ سیەک چوە سەرەوە لەسەر چێ سی2 ئیتر هاوچەشەی پێکەوەی لە بریدانە نۆمەینایە کە سیفەتی بەراوردە هەبووتی لەری دووەم جارە بێ بە چەند ئەوەنە یان چەندەوەنە یەکەم جارە چەندەوە توێتی کەم بکات لەری سوڕەکای بێ بە چەند یەکسەر خۆ تێگەی بەراوردە لەری دووەم جارە بێ بە چەند ینی چەندەوەنە یەکەم جار کەمتر یا زیاتر ئەمە دەریەخە لێرە ئەنجام وردە ورداچم بۆ ئەنجام سێرەکەم عادەتە ئێمە مایکرۆفاراتمانە گۆڕی بۆ فارات کەچی سێرەکەم لەم پرسیارەیە مامۆستا نایگۆڕێ ئەی چۆنە بێ مایکرۆفارات سێرکە سیوان نووسا 400 مایکرۆفارات ئەگەر بیگۆڕم کە ڕەت دەتوان سالب 6 یەکەم ئەبێ بە فارات ئەی خۆژێرەوەژە بێ هەر کەڕەتی چەنی بکەم سی2 سە کە ڕەت دەتوان ناقس 6 ئەبێ بە فارات بەڵام بۆچی بیگۆڕم خۆ ئەگەر هەر مایکرۆفارات و مایکرۆفارات بێ خۆیانە ڕۆن خۆمی لار ناکەم سفرەکانی ژەڕۆن ڕێگی چواریژە کاتە دوو کەواتە بە دوو لاو دنیەوەند ئەم ئێفانای هەنم بۆ ئێرە کە ڕەتیەوە بەریەکەم F2 ئەکاتە دوو ئەوەندەی F1 کەواتە لەرەنەری سوڕەکە لە دووەم جارە ئەبێتە دوو ئەوەندە یەکەم جار تا ڕقەمی نایە ئەو پەیوەندیەکە کەواتە لەرەنەری سوڕەکە هیتە زۆر گۆڕاوەکە لە سوڕی دووەم جارە دوو ئەوەندەی لەرەنەری سوڕەکە یەکەم جارە ئێستا چینە مەرحەلەیەکە لە پرسیار ئەمە پرسیاری ژمارە 42 بوو وانە 42 بە عادەتەن کە پرسیار هەڵکەین قەڵەمەکان با بەدەستمانەوە ملەوەن بن هەوڵ بەم سوورێک حازر کەم ئەمە سوورێک ئەمە دوان بزانم کامیان باشە وردە وردە واتە بێ وەرەقەی مستەدەکەم دائیمەن جوانتر بێت لەو دەفتەرێکە لە بۆ دەرسەکەم داناوە بچینە سەر چلووس بۆ معلوماتان پرسیاری چلووسێک ئێستا هەڵ یەکەین هاوشێوەی ڕێک پرسیاری 52 44 هاوشێوەی 45 ئێمە هەمووی هەلەکەین بەڵام دڵنیابن زۆر لە یەگەچنەوە سوالانە نەفسی فکران ڕەنگە 52 لە 43 دوور و درێژترە مەسەلەن لە 43 سێ شتمان هەیە دوایەک بەسراوە بەرگی و مگنەبارگ و بارگەگر بەڵام لە 52 چوار دانە دوایەک بەستنمان هەیە بارگەگرە بەرگری سوڕەکەیە بەرگری کۆیلەکەیە بربەستە مگنەکاریشە یعنی چوار بەڵام بە هەمان فکرەوە هەمان شێوەش هەلە بێ نەک کە عەدەدی شتەکان زۆر بووی تر پترسم بڵێم وەڵا ئەمان زۆر دوور و درێژەیترە بۆم هەڵ ناکرێ 43 بە تەسەلسولە ڕۆین ئەو سوالانەی دوایەک هەلەکەین بزانین 43 ئەڵێ چی باشە کاتمان تقریبا ساعتێک بەدەستەوە کۆیلێکی مگنەکار بەرگریەکەی دا ئۆمە زۆر باش کۆلکەی خود مگنەکاریەکەی لە دا پێنجێنرە دوایەک بە بارگەگرێکەوە بەسرا کەواتە بێتە دوایەک بەستنی سیانی کۆیلەکە ئاڕی هەیە XL هەیە XCشمانە مەسێ هی بارگەگرەکە کەواتە دوایەک بەستنەکە بەم شێوەی لات ئەمە تا ئێرە کۆیلەکە تا ئێرە کۆیلەکە کە بەرگری کۆیلەکە دا ئۆمە ئاڕی کۆیلەکەی ئەمە ئاڕی کێ هی کۆیلەکەیە دا ئۆمە کاتەوە مگنە بارگنیە هاوکۆلکەی خود مگنەکاریەکەی نیوهێنریە ئەمە وەکو لیستی حەلکردنی سوالی ئەم ڕسمە بۆی توان مەنگاوەکانی لەسەردانە مزام چی داوە ئەکا بە چەند مەنگاو حەلیەکەم ئیتر خۆ ڕەنگە ڕسمەکە داواکلایش نییە بەس بۆ خۆت لە جیاتەوەی دەکەڕەت سوالە بخوێنیتەوە ڕسمەکە یەک جار سیرکە لەبەر چاوت
دوای بەسراو بە بارگەگرێکەوە کە بارگەگرەکەی 150 مایکرۆفارادە سی 150 مایکرۆفارادە ڕاستە خۆ ئەمە بیر نەچێت ئەو سێم بۆ ئەگۆڕی بە 150 کەڕەت دەتوان سالب 6 ببە فارادێک سەرسی حازرکە شتەکانی کە ئاسایی هاتوون هەردووچان یعنی کۆیلەکە و بارگەگرەکە یعنی هەردووچان مەبەستەوەی بە سەرچاوی تەزوی گۆڕاوە تەزوی کارەبایی کە جیازی ئەرکە کاریگەرەکەی واتە جیازی ئەرکی کاریگەری گشتی سەرچاوەکە 250 ڤۆڵتە بزانین چی کەشیاوە هەروەها لەرەکەشی 50 هێرتزە ئیتر سوالەکەەوە کەوایە دەکەڕەت بیخوێنیتەوە کە ڕسمەکە لە بەردەست بێ کاتت بۆ گەڕێنێتەوە بۆ ئەو ڕسمە ئیستیفادەی زۆر چەند داواکایەکمان بزانین داواکراوەکانی بیزەبت چین توندی تەزوی کاریگەری گۆڕاو داواکراوەکان بە لیستێ بنووسم باش ئەلێرە تەزوی کاریگەر ئەمە لقی ئەلفی پرسیارەکەی طبعا لقی با بزانین لقی با چەند داواکراوێ نرخی کاریگەری جیاوازی ئەرەگ لە نێوان جەمسەرەکانی هەریەکە لە کۆیل ئەمە هی کۆیل بەزی ئێرێ ئەمە کۆیلە ئەمە هەمووی کۆیلە جیاوازیەرکی بینی ئەو جەمسەرانی کۆیلەکەیە ئەنجا بارگەگرەکەش ڤۆڵتەی کاریگەر لە جەمسەرەکانی بارگەگرەکە سیەکەی ئەلێرانووسم بۆی بزانم مەبەستی بارگەگرە نووسینی ئەوەش ئەمتوانی بنووسم VE ئێڵێکی سماڵ ئەو کوردەی ناویست ئەو کەلیمە گەورەیە بۆی شوێن نەگرێ ئێستا پێویستم بۆ نەما سوالەکە بخوێنمەوە دراو داواکە هەمووی لە بەرچاومە بیرەکەمەوە تەزوی کاریگەر بەچی بدۆزمەوە باشترین بیرکردنەوەم بۆ دۆزینەوەی I V R Z پێشەکی یاسای ئۆمە یەکسەر فکرمە بێ بۆ یاسای ئۆم باشە من ئەگەرایی ئیم بوێ چیم پێویستە VE بەڵام بیرە نەچێ لەگەڵ R نا چونکە سوڕی دوایەک بەستنە هەیە لەگەڵ Z ئەلێرە دەرسەکە هەنێ جار لای تەلە بە قورسە بێ باشە من ئەگەرایی ئیم بوێ VE مەیە بەس لەگەڵ R نا لەگەڵ Z ئێستا بەربەستی مەیە XC مەیە XL مەیە بەوانەوە ئەبن بە چێ بە Z کەواتە پێویستم بە VE هەیە لەگەڵ Z ئەی باشە XC و XLش مەبێ هەبێ بەڵام بۆ دۆزینەوەی ئایی ئەگەر VE و زێدم هەبێ بە ئاسای ئەم ڕاستەخۆیە ئیم دەزەکەوێ باشترین فکرێ بەمەرجە من بتوانم XC و XL بدۆزمەوە یەم بۆ XL بزان پێمە دۆزرێتەوە ئێڵم هەیە لەرە لەریش 2 FL تەواو هەنگاوی یەک ئەوە نیشانم کرد هەنگاوی یەک XL دۆزمەوە لێرەوە دەست پێ یەکەم دای ئەی XC سیم هەیە وە لەر یەک لەسەر 2 FC بەکارێنم ئەوش هەنگاوی دوو هەنگاوەکان جارێ نیشاناکەی ئەمە خوتای حەلکردنەکەیە خوتەکە حازرکە دوای دەستکە بە حەلکردن بۆ ئەوەی حەلێکی جوان مەزبوط بێ بەدەستەوە وەکو خوتەی حەربی لێت ئیمتیحان ئەبێ حازر بی بۆی نەک کەوتیتە مشکلەکە تخوا چی بکەم ئەوەی نایە سە خوتەکە دانێ دواتر چۆ ئیشەکەەوە هەنگاوی یەک ئەوەیە XL هەنگاوی دوو XC چونکە Fم هەیە لەگەڵ C Fم هەیە لەگەڵ L زۆر باشە کە ئەو دوانم هەبێ بە ڤیساگۆرس زێدە دۆزمەوە خۆ ئەگەر زێد و VEم هەبوو چوارەمین هەنگاو یەکەم داواکراوم دەزەکەوێت کە بە یاسای ئۆم IE ئەکاتە VE لەسەر زێت جاریچکە بیری لێکەی تۆ فێر بووم تاوە خۆ ئەگەر دوو جاریکەی حەلکەی کۆنەبێ لە بەرچاو هەتا ماوی 5 و 6 جارشم ڕاجعاکەیتەوە بێ بە ئاو دۆ بۆ شەی ئیمتیحان بە شەو ڕۆژێک فریانەوە بەژەکەی بەڵام ئێستا بە شەو ڕۆژێک فرای دە سوالەکەی حەلیکی بۆیە خیبرە پیا ئەەکەی مەترسە لەگەڵ تەمەن لەگەڵ ڕۆشنی کات زیرەک بوون زیاترە بێ لە مەرحەلە نامێنیتەوە زیرەکترە بی دڵنیا بە لەبەرەوە مەترسە تۆش با کاتی خۆی بەرێت بەرەو پێشترە ڕۆی دڵنیا بەلەوە مهمەوەی هەوڵدانەکەم تیابێ ئارەزوەکەم تیابێ کە منە دەرەجەی بەرز بێنم و بگەم بۆ ئاواتەی هەمە لە زانکۆی شەڵە IE بۆ دۆزینەوەی IE پێویستم بە چییە وتمان یەکەم هەنگاو XL باشە ئەمە XL نابێ بۆ یەک دەقەش داڵغۆ بڕە لە پرسیاری حسابی و فکریە ئەبێ زۆر چاک ئاگال لێبێ بە فکرە ساڵ بێ کەسایەکی XL چییە 2 FL بوو ئەوە 2 ئەوە F ئەوە L ئەمانم هەیە هەمانە 2 ینی 2 کەڕە 3.4 ینی 6.28 لەرەکەی 50 ینی 628 هینە 314 چکە 250 دوخانەکە لابە 314 ئەو حسابیان بۆ نوع خۆشترە ئێڵەکەی چەندێکە نیوەی 314 چەنە 157 تاو ئەو حسابم کرد ئەگەر دڵنیا نەبووم لە حسابەکەی خۆم زۆر سقم بە خۆم نەبوو یان بە حاسی بەژێکم ئەو سات بە دوو عەقڵ لێم ماوە
حسابی مشکی و حاسبکش مستحیل به دو جار غلط کی یکیان غلط بخو ئەوی کانەی دۆزێتەوە هەنگای یەک تاڵ سەحێکی لێم هەنگای یەکم بڕی هەنگای دوو هەلکردنی پرسیارەکە باری تێبگە وا بزانێت تۆ مەرحەلا بڕی ئەس جیلی ئێستا خەریکی پلەیستێشنن بڵێ گەیشتمە مەرحەلەی دووەم هەر بۆی حساب بکە بە کرێکاری حساب مەکە سعیکردن ئای مردم و ئای هیلاک بووم و باوکە ڕۆ ئەوەی نایە کار خۆتە کۆڵم بۆ ناکێشی بلۆکم بۆ بەری بۆ سێقات دانیشتوی سوال حەلەکی هیلاک بوونی چی و لەم عمرە 18 ساڵ کەی ئەوەی بڵێ نیم ساعتە سعی ناکە باوکە ڕۆ مردم هیلاک بووم ئەوەی نایە کاک خۆتە کۆڵ ناکێشی ئەنگایە کە بی بڕابزانە یاری پلەیستێشنەکەت خۆی سەر کچ و کوڕان خەریکی پلەیستێشنن بۆ نەنگبەتی دووپای FC باشە یەک لەسەر دوو کەڕەت 3.14 ئەو واقعی ژیانەکەمانە ئەو واقعی ژیانەکەمانە FC سیەکەمان چەندە 150 بەز مایکرۆ بوو بیرم نەچێت کردومە بە فارات سەیریەکەمەوە بزانم کردومە مایکرۆیە کردومە تاو دامنا مشکلم نییە ئەکسی چەنە بە حاسیبەکەم خێرا حسابیەکەم 21.23ەکە خێرا بە حاسیبەکەت حسابیەکەی جاریش کە ژەگە حسابی کەیتەوە بە دڵنیابوون خراپ نییە چکە جاری هەمان شتەکەین هەرجارە ڕقمێکمایەتە حاسیبەکە بۆ لەوانێ من دەستم بەمایە نابێ و پەنجای نەنووسیبێ سفرەکەی نەنووسیبێ شتێکی کەماتە بۆیە دوو جار حسابی کەیتەوە بێ چێشەیە دوو هەم ناو تاڵ سێم زێت ئەسە سەری ئەڕۆم بۆ خوتەکەم داناوە وەکو قتاری سەرسکەیەکە لێ هاتووە ڕۆی ناوەستی زێت چییە هەنگاوی زێ سێم ڤیم هەیە من ئای ئیمەوێت کەواتە زێت بە ڤیساگۆسە دۆزمەوە چۆنچۆنی ئار دووجا کەواتە یاسای ڤیساگۆس XL کە لە پۆلەکانی پێش ئێستەشەوەی زانم XC دووجا ئەگەرمانە مەبێ زێدە حازرە هەمە ئەوە هەردووکی ئەوە ئار ئارەکە چەندە دەیە ئاری کۆیلەکە زۆر باشە ڕێگی دووجای ئار سەیرەکەمەوە بۆی بزان مەزبوط نەقڵیەکەم دا XL دە زەخەمە سەری 157 XC 21.23 دە زەخەمە سەری لە کاتی نەقڵات چکە جاریوان لە نەقڵا غەڵە دەکەین لەوانەیە مە بنووسم دە لێم تێکچێ بەڵام خۆی 21.23 تەلەبا بۆ زۆر ئەوەڵانەی کردووە بزانین زێت چەند دەرەچێ دڵنیابینەوە بە حاسیبەکە بیکەین 136.14 مەزبوطە 136.14 ئۆم مەزبوطە تەنانەت چواردەکەش نەنووسیمەیکە بێکێش لە دایەک لە 14 فەرق ناکە جاری ئاشتێگە کڕیبای 1500 بێڵێن قەی ناکە بمەرێ بۆ زۆر دەور نابینێ 250 ئەمە ژوای بابە عینشت ئەو دەورە نابینێ بۆیە مەترسە مامۆستا چی لێ بکەم نزیکەکەمەوەیان نا چەند خانە نزیکەمەوە سوالانەی نایە ئەمە نزیکەیتەوە نەکەیتەوە ئەمە فەرقێک ناکات کە ببێ بە مشکلەوە سێ هەنگاو سێ تاڵ کەواتە گەیشتمە یەکەم داواکراوە بەچی وتمانەی دۆزینەوە پێشتر حسابم بۆ کرده بوو یاسای ئۆم VE لەسەر چێ زێت VE چەندێکە 250 بەوریایی نەقڵیەکەم تۆ سێر کە 250 بە حیاتی 236 تیان نییە حتا پوینت 4 دەکەش نەنووسم لە دوو کەمتری تیا 1.8 1.9 تقریبا 1.85 84 وابزانم لە ساسە خۆیەتی سەیریەکەم بە حاسیبەکەم زانم 1.84 پێر مەزبوطە کەواتە بۆنەوە ئەنجامەکانە دۆزینەوە دوای تەزوو داواکرایەکەمان هەیە ئەویان لێیان نووسم ئەم داواکراوەیان ڤۆڵتەی کاریگەری کۆیلەکەی ئێوێ ئەلێرەیە تۆزێک تەلەباڵێ بەخوا بابەتەکە بەرەوە قورسی ڕۆژت بەس بەخواوان نییە ترسی نایە زۆر ئاسانە سێکە بەبزانین ئێژە هەنگاوەکانی بەدانین دوای ئەوەی فکرەکەمان حازر بوو دەستەکەین بە حەلکردن لە کوێ ئاوەستاین بیرەکەینەوە تا حەلە بێ ڕێگەیەک نێگر ڕێگەی چکە بەو ڕۆحیەتە هەوڵ بە سوال حەلکە بەبێ ترس بە مسەیتری دایمە تۆ بڵێ من مستەواکی بەرزم هەیە من دەتوانم من زیرەکەم خۆی بابەتەکە لە بەرچاوە ئەو قورسی نامێنێ ئەڵێ دەست ئیش ئەکات بەڵام چاو ئەترسێ تۆ نابێت چاو لە دەرسەکە بترسین تەپەدۆرێکیان وێنە کرد بێت لە شێوەی کەنتۆر ڕەنگی ساجی بنێ بڵێن وەرادەی باش پێ بکە بیجۆزەرەوە هەرگاڵتەش پێ نامنەوە کەنتۆرە بجۆزمەوە کاتێ دەستێتە سەرەکەی تەپەدۆرە عینە نەم بابەتەیە بیزەبت لێی مەترسە تا بڵێ ئاسانە باشە ڤۆڵتەی کاریگەری کۆیل چۆن بدۆزمەوە هیچ شوێ ڤۆڵتەی کاریگەری کۆیل طبعاً دوو خوتە هەیە بۆ حەلەکەی
دوو ڕێگا هەیە سیرکەن یەکەم ئەبێ بزانم کۆیل تا ئێرەیە کەواتە من ئەم شتانە مەبێ هەبێ ئەمە ڕێگەیە گیان ئەبێ VLم هەبێ ڤۆڵتەی ئەم سەراسەری مگنە بارگەکە یعنی کۆیلەکە لەگەڵ ڤۆڵتەی بەرگریەکەشی ئەو سابە ڤیساگۆرس ئەتوانم ڤۆڵتەی کاریگەری کۆیلەکە بدۆزمەمە ڕێگەیەک ڕێگەیەکی تریشمان هەیە ئێستا من تەزووی کاریگەری گشتیم دۆزیوەتەوە هیچ سوڕەکە ئەمە ناکاتەوە تەزووی بێرە شاڕوە بێرەش تاوا دوای بەسن تەزووی یەکسانە کێبینەکانی دوێنێ زۆر باشە خۆ ئاڕیشم هەیە XLیشم هەیە ئەکرێ من ڕێگری ئەوەیان هیچ سوڕەکە بوو هی هەموو سوڕەکە بوو دۆزیمەوە سەرنج بە ئاڕیشی تایە XLیش Xیش ئەمە ئاڕی چێە سوڕەکەیە ڕێگەیەکی زۆر ئاسانە فێرکەم ئەشکرێت تۆ لە جاتی VL و VR کە ئێستا ئایەکەت هەیە لەگەڵ ئارەکە ئایەکەت هەیە لەگەڵ XL ئەو دوانە بدۆزیتەوە ئەو بە فیساگۆرس ئەتیادی ڤۆڵتەی کۆیلەکە دەرەچێت ئەمە ڕێگەیەک ڕێگەی دوو ئەکرێ ڕاستەوخۆ زێت بدۆزیتەوە بۆ کۆیل نەک بۆ سوڕەکە زێدی کۆیل کێی تایە XL و ئاری تایە باش ئەگەر XL و ئاری کۆیلەکەم بەکارهێنا زێدی کۆیلم دەستکەوت چیم دەزەکێ لەگەڵ ئەو تەزووی سوڕەکە نابێ بە ڤۆڵتەی کۆیلەکە خۆ ڕێگە ئاسان و خۆشترە ئەم بەش ڕێگەی دوو هەردوو ڕێگەکە توانین حەلکەین کەواتە ئەگەر ئەم ڕێگەیان ژماری بمێ زێدی کۆیل بە چێ دۆزێتەوە بە ئار لەگەڵ XL هەردووکی هەیە کەواتە ساما بێ بە خوتەی پێنجەمم ڕقم 5 ئەوە زێدی کۆیل دۆزرایەوە تەزووی سوڕەکەشم هەیە ئێستا دۆزیمەوە لە هەنگاوی چوارە بە یاسای ئۆم ئەتوانم ڤۆڵتەی کاریگەری کۆیلەکە بدۆزمەوە کەواتە ئەبێت بە هەنگاوی شەشەم یعنی بە دوو هەنگاو ئەگەمە ڤۆڵتەی کاریگەری کۆیلەکە ئەمە جارە ڕێگەی یەکەمەکەم دوای ئەوەی لەمە تێگەیشتین ڕێگەی دووەمیشت بۆکەم ڕێگەی یەکەم بۆ چێ بۆ دۆزینەوەی ڤۆڵتەی کاریگەری جەمسەرەکانی کۆیلەکە بۆ ئەو ئێستا ئەمە بوو بە هەنگاوی پێنجەم 1 2 3 4 5 ئەوە ڕقم 5 زێد بەڵام هی سوڕەکە نا هی کۆیل بەس کۆیلەکە بەس ئەم زێدە وەرەگرم بریتێ لە چێ R دووجا XL دووجا بەنسبەت ئاڕەوە دەیە دووجا XL مان لەم ناوە دۆزیەوە 157 ئەویش دووجا بزانین چیمان دەزەکە لامایە 157 بکاتەوە با بە حاسیبە بیکەین 100 دووجا لەگەڵ 157 دووجا لامایە هەر 157ەکە دەرەچێت دقەیەک گەر ئەمە بچینە سەر حاسیبە حاسیبەیەک بەکاربێنین سیرکەن حاسیبەکە خەمە سەر شاشەکە بزانین ئەو ڕێگە چۆن بکەین ڕێجی دووجا ینی 157 دووجا ئەنووسم 100 کەوانەی بۆ دانین باشە ئەمە کەوانە بزانم لێرەوەی کات ئەمە کەوانە بەس پێش ئەوە ڕێگەکە بکەین ڕێگی دووجای لە ناویا کەوانە 100 بنووسین ئەمە 100 حاسیبەکە بەم نەوەتوانین بەکاربێنین ئەمە 100 پاشان زائید کەوانەیەکیکە لەو باوەڕام هەر 157 بکاتەوە بەس با بۆ دڵنیابوون بیکەین 157 کەوانەکە دائەخینەوە و دووجای ئەینە ئەم کەوانەیە پاشان ئەنجام بزانین چەندەکە من تەسەوڕەکەم 157 بکات 157.3 کرد سێکە واز لێبێنە هیمالیک نایە کەواتە بە پێی حاسیبەکە با هەر لە یابێنەوە پێویستیشم بێ بۆ شتێکە حاسیبەکە بۆ دڵنیابوون کردم کەواتە کردیەوە 157.3 ئۆم ئەگەر سێکەش نەنووسم کێشەنی ها 380 نووسیوە 380 ئۆم ئەوەش نەنووسم کێشەنی ئێستا زێدی کۆیلم هەیە هەنگاوەکەی دوای ئەو کەواتە مانگای پێنجەم بۆ شەشەمە کۆ هەنگاوی شەشەم بزانم چیم داوا لێکە VE ئەو هەنگاوی شەش ڤۆڵتەی کاریگەری کۆیل ئەو بۆ دڵنیابوونەوە حاسیبەکەشم بەکارهێنا تۆش ئاوا بکە دڵنیانەبووی حاسیبەکە بەکاربێنە بە دوو جار تۆ ئەزانی نەتیجە مەزبوطە ئەمان بە چی بکەم
یاسای ئۆم ئای ئیم ئەبێ هەبێ هەنگاوی چوارەم بوو ئای ئی بەڵام کام زێت هی کۆیل نەک هی سوڕەکە چکە زێری سوڕەکەش دەیە تۆ پێ دەڵێ ڤۆڵتەی کۆیل لەبێ ڤۆڵتەی ئێرە بدۆزیتەوە نەک هەمووی چونکە ڤۆڵتەی سوڕەکەم 250 ئەمە نابێت 250 دەرچێت خۆگەر 250 دەربێنم غەڵەتە کەواتە کردی 1.84 بووە بزانم کەڕەتی بە دڵنیا بووە 1.84 چونکە نابێ بەوا بزانمە بێ دایمە سیرکەی بزانی چی دۆزیوەتەوە زێدی کۆیلەکەش 157 پوینت 3.8 یان هەر ئەو بزانین چەند کات بزانین بخێنەوە سەر پرسیارەکە دقی سوالەکە ببینینەوە لەم ناوایە هەمان بوو جارێ حاسیبەمان نایە 289 ڤۆڵتە کات 289 ڤۆڵت ئەگەر بە حاسیبەکە بیکەین ئەوە هەنگاوی شەشەمیش تەواو ئێستا ئەمان هەنگاوی نایەمێ یان بە ڕێگەیەکی تر ڕێگەی دووەم یان بە ڕێگەیەکی تر ئەمەش ڕێگەی دووەم باوکو ڕێگەکەی تر واتە ڕێگەی دووهەم بۆ دۆزینەوەی ڤی ئەمان هەنگاوی بۆ نانووسم ڕێگەی دووەم بۆی لێم تێک نایەت بزانم چەندە ناوە ئێستا تا شەش هاتووم ڕێگەی دووەم چی ئەبێ ڤی ئێڵ هەبێ ئەبێ ڤی ئارت هەبێ هەر بە ڤیساگۆرس ڤۆڵتەی کۆیلەکە ڕاستە خۆ دەرەچێت کەواتە ڤی ئێڵ بە جیاب دۆزەرەوە ئەکاتە ئای ئی کەڕەتی ئێکس ئێڵ ئای ئی 1.84 کەڕەتی ئێکس ئێڵ 157 کەڕەتێکەین چەند بوو ئەوەنە ڤۆڵتە نووسین دوای کەڕەتەکەکەم اینجاکە چێمان هەیە ڤۆڵتەی بەرگی کۆیلەکە جەمسەرەکانی بەرگی کۆیلەکە ئەیان ئای ئیە کەڕەتی ئار ئای ئەکە 1.84 کەڕەتی دا ئەکاتە 18.4 ڤۆڵت ئەکرێ ئەمە هەروەکو خۆی بنووسم کەڕەتیشینەکەم دوای خەمە ژێڕەگۆ ئێستا چی مێت ڤۆڵتەی کاریگەری جەمسەرەکانی کۆیلەکە هەندی قەت بەمە ڕێگەیەکی تر بەڵام بە ڤیساگۆرس بە VR دووجا VL دووجا دواتر هەمووی لە ژەڕێگەکە حسابەکەم بۆی کاتم زۆر نەما چکە کاتی زۆر برم سوالە VRەکە 18.4 حازرم کردووە دووجا ئەوەی کە لێرە کەم زەربەکەی 1.84 کەڕەت 157 بەڵام بیرم نەچێ هەمووی دووجا و لە ژەڕێگا دووبارە ئەبێ ڤۆڵتەی کاریگەری کۆیلەکە ئێستا بە حاسیبەکەت حسابیکە 269 ڤۆڵت دەکاتەوە و لە مەرزەمەکەشا بەم ڕێگەیان حەلم کردەوە ڕێگای چیکە کەواتە هەنگاوی شەشیش تەواو ئەی بارگەگرەکە ڤۆڵتەی کاریگەری بارگەگرەکە چۆن ئەمان مشکلەی نییە ئێکسیت هەیە تەزوی سوڕەکەشت هەیە ڕاستەوخۆ هەنگاوی حەوتام ڤۆڵتەی کاریگەری بارگەگر دەرەچێت کەواتە ئەم پرسیارەم بە حەوت هەنگاو حەل کردووە وەزائیدە ڕێگەیەکی تریش بۆ ئەمە حسابی هەنگاوی بۆ ناکەمەس کەواتە ئاخر هەنگاوم کە حەوتەمە ڤۆڵتەی کاریگەری جەمسەرەکانی بارگەگرەکە تەزووی بە گشتی سوڕەکە کەڕەت ئەکسی تەزوەکە 1.84 بوو ئەکسیەکەمان شوێنەکە دۆزی بۆ 21.23 ئۆم ئەمە کەڕەت لە بینە ئەکاتە چەند ئەکاتە 39 ڤۆڵت ئەمجا سوالەکە تەواو پاش تەواوبوون چێکێکەکەمەوە هەنگاوێک 2 3 4 5 6 حەوت هەنگاو مەزبوطە سوالەکە چێشێکی ڕازیاتە کەشەکەیتەوە لە ئیمتحانە بزانی غەڵەتێکە نەکردو لە حاسیبەیە لە دەست پیانانە دووجایەکە بیر نەچووە هەمووی 2 دقەی پێچێ ڕازیاتەکەکەم کە مەزبوط بوو جاری دوێنش خۆ دووجار لە یەک حاسیبە هەڵە ناکەی ئەو ساڕۆم بۆ سوالێکیکە کاتیشەوە زۆر نابە ئەگەر خوتەی حەلەکەت ئاب دانا ئەنجار لەمەوە دو حەزەکەم سوال وا حەلکەی پێشەکی خوتەی حەلکردن هەنگاو ژمارەیکە چکە ئەڵێ وەڵا ئێستا سوالەکەم پێ حەلکرا لە فکری خۆمە کەچەکە دەست پێکەم سێرکەم نایزانم بۆ بیرە نەما خوتەکانە ژمارە بکە هەنگاو یەکەمەوە دۆزمەوە دووەم ئەوە سێم ئەوە چوارم ئەوە ئاوە پێنجەم و شەشەم احتیمال ئەمە بە دوو ڕێگە ببێ هەمووی لە مێشک تا حازرەکەی دواتر بە پێوە ڕقەمانە بجوڵێرە هەنگاو یەکەمەواکەم یەکسەر زانی بەچی کە دووەمەواکەم سێمەواکەم خۆ دەڕۆیت خۆت بە تەبیعەت سەری ئەبی و زیرەکە بی ترسە نەبێت دڵنیا بەلەوە ئەوە زەمانی ئەوەیە کە بیرە نەچێتەوە ئەزانی بە چ خوتەیەگە و سوالە حەل کردووە لە کاتی ئیمتیحانە ئەبێ وریای ئەوە بین نەشڵەژێین کاتێکی کەممان ماوە 35 دقەی جدی
بەشی یەک دوو سوالمان ڕەنگە بکە سێرکە 44 و 45 هاشیۆن ئێستا من ئەگەر 52 حەلکەم بزەبە دۆگەم سوالەوەیە ئەمەیان تقریبا حەوتەن لەوە ئەو نوێ با بچینە 52 دوایینەوە بۆ 44 چکە ڕێک لە ماچە بۆی زەبت بێ دوو سوال لێنەوە حەلکەم دوایەمەوە بۆ 44 و 45 چکە 44 و 45 لێگەچێ سێرکەن با 52 حەلەکەین یینەوە بۆ 44 و دوای 45 بزانین 52 تەسەورەکەم ئێستا بگەمە سەر 52 ئاوت 52 هاوشێوە ئێمە بیزەبت بەس کەمێک لە بەرچاومان دوور و درێژەوە زانین قورسەجینا نەفسی فکرەیە 52 بزانین ئەڵێ چی حەزەکەم لە دوای ئەمە مباشەرەتەن 52 بێ باشە یەک فکرن سیرکە کۆیلێک هاوکۆلکەی خودموگنەکاریەکەی 15 میلی هێنریە کە ئەڵێن کۆیل یعنی بربەستە موگنەکاریشی هەیە XL و بەرگریشی هەیە ئەمە بەرگری کۆیلەکەی ئاگال لێبێ دە ئۆمە باشە دوایەک بەسراوە بە بارگەگرێکی 200 مایکرۆفارادی ئەمەش بارگەگرێک کە بارگەگریەکەی 200 مایکرۆفارادە وتمان ڕاستەوخۆی کەین بە فاراد ئەمە یەکەم شتەکە نابێ بیرم بچێ کاتێ پرسیار حەلەکەم هەروەها دوایش ئەڵێ بەرگێکی 12 ئۆمی ئەمان بەرگریەکی سوورەکەیە لە سوورەکە بەسراوە بەرگریە پوختەکەیە با بڵین بەرگری پوختی ناوەنین بەرگری پوخت لە سوورەکە ئەوەیان ناوی بەرگی کۆیلەکە ئەمان 12 ئۆمە کەواتە ئێمە بەسیانی ڕازی نەبووینەوە چواریشی بۆ ناردین تووشی چواریش بووین چی بکەین هەمان شێوە حەلەکرێ هەمان فکرەیە هەمان هەنگاویشە بۆ معلومات تەنها احتیمالە چاومان لێ بترسێ بڵێن ئەمە چواری تایە چی بکەین بۆ چۆ بچین ئاسانە زۆر هەمان هەنگاوی پرسیاری 43 بزانین وایە باشە هاوکۆلکەی خودموگنەکاری کۆیلەکە ئەگە بنووسین ئێڵ چەندی نووسیوە ئەمە زۆر جار تەلەبە پێی وتۆ مامەساو ئێمە چییە ئەوە میلی هێنریە زۆر هەیە بە هەڵەژەی خوێنەوە 15 کەڕات دەتوان سێ هێنی سوپاس سبیان ئەوە هاوکارمە یارمەتیان بۆ پاکردنەوەی تەختەکەمان ئینشەڵڵا دوای پاچەکەینەوە شتەکانی بۆ حەزر کردوم ئاگاداریێرە بن بزانین چیاڵە ئەگەر سەرچاوی چێرکی کاریگەری سەرچاوی تەزوی گۆڕاومانەیە بە ڤۆڵتەی کاریگەری 100 ڤۆڵت وە لە رێلەری 60 ئەوەژە نووسم کەواتە ڤۆڵتەی سەرچاوەکە دائیمەن کاریگەر و گشتیەکەی ئاگال لێبێ ینی تۆتەڵی بۆ نووسی گشتیە نووسی چەند نووسراوە 100 ڤۆڵت ئەی لەرەکەی لەرەکەشی بریتە لە 60 هێرتز زۆر باش ئێستا ئەنجا هەرچی و توێ لە درای نووسیومە ئیتر پێویستم بە خوێنەوەی سوال نەما بەس چێشەکەم زانیچم بیر نەچۆ بۆ منەوەم بیر چوو بوو ئێستا نووسیم چەکەم کردەوە من خۆم تۆش ئاوا بکە ئەنجایی بۆ داواکراوەکان دەڵێ ئەمانە بدۆزەرەوە بزانین دەڵێ چی بدۆزەرەوە نرخی کاریگەری نرخی جیازی ئەرێک لە نێوان جەمسەرەکان هەرێکە لە کۆیل بارگەگر بەرگریە پوختەکە کە ئەوەیە بەرگریە پوختەکە باشە بەزانم چی ئەم داواکراوانە یەکەم ڤۆڵتەی کاریگەر لەسەر جەمسەرەکانی کۆیلەکە ئەگەر دیقەتت دابێ لە پرسیاری پێشوە داواکای دۆممانەوە بوو ئەیمەن ئەو حەلەکر ئەمە یەک بۆی ڕابێن لەگەڵ حەلکردنی سوال دووهەم ڤۆڵتەی کاریگەر لەسەر جەمسەرەکانی بارگەگرەکە سێهەم ڤۆڵتەی کاریگەر لەسەر جەمسەرەکانی بەرگریە پوختەکە ئەوە بۆ خۆم نووسیم هەمان فکرێ دڵنیا بن لە قەیچکەشی هەیە لە رێلەی ئەو تەزوە گۆڕاوە چەندە کەوا لە سوڕەکە کات بکەوێتە باری زرنگانەوە ئەویان بە لە رێلەی زرنگانەوە حەلەکرێ یەک لەسەر دوو پاڕێجی ئێڵ سی سیرکە کەواتەی ژەنووسم ئەمە لە قیبا ئەکەیەتی لە رێلەری زا یعنی زرنگانەوەی تر خۆم تێگەم بۆ خۆم نووسیوە لیستەکە کە سەعیەکەم باش هەنگاوی یەک ڤۆڵتەی کاریگەری کۆیل یەکەم مشکلە هاتە ڕێگام چۆنی حازرکەم چۆنی بدۆزمەوە هەنگاوی بۆ دانم ئەڵێم هەتا ئێرە کۆیلە ئەمە کۆیلە بە بربەستە موگنەکاریەکەیەوە و بە بەرگریەکەیەوە ئەوە کۆیلەکەیە ئەو داوای ڤۆڵتەی کاریگەری ئەو کۆیلە منێکە بەس ئەو پارچەیە لە سوورەکە ئەمە چەندە هەرێک لە پرسیاری پێشوا بە دوو ڕێگە کردمان ئەمجار هەوڵێن بە یەک ڕێگا کافیە چکە ئێستا تۆ دوو ڕێگازانی
ئەگەر ئەم XL هەبوایە بزان بانگاویەکەم پێمە دۆزرێتەوە لەگەڵ R چی کەم پێویستە بێت؟ تەزوو. وەڵا تەزووشمان نییە، کەواتە پێویستم بە تەزووی کاریگەری سوڕەکەش ئێمە مشکلەیەکەیە. باش ئەمەشم نییە. بەڵام بۆ تەزوو یاسای ئۆمم لەبەردەستایە. ئەگەر ڤۆڵتەی گشتیم هەبێ و ڕێگری گشتی سوڕەکەشم هەبوایە، ئەمانی سوڕەکە ئاگال لێ بە دوو ڕێگری هەیە، یەکێک گشتی سوڕەکە، یەکێک زێدی کۆیل. ئەم دوانە تێکەڵ نەکەن، ئەمە سەبەبیەوەیە کە زۆرمان فێر نابین. وازانین کە زێدێکمان دۆزێت تریکەیتیانە ئەو زێدەی هەموو سوڕەکە بەزەوە بەزی کۆیلەکە خۆیەتی دوانی تایە. ئەگەر ئەمە پێشێکی وەک تێبینی بزانم کێشەم نامێنێ. بۆ دۆزینەوەی تەزوو مشکلەیەکم هەیە، تەنها بە VE نادۆزرێتەوە، بێ زێدیشمە بێ. باشە ئەکرێ من زێد بدۆزمەوە، دواتر ئەم زێدە لەگەڵ VE تەزوم باتێ، دواتر ئەم تەزوە لەگەر XL و R زێدی کۆیلم باتێ، هین ڤۆڵتەی کۆیلم باتێ، بەڵێ کرێ. چۆن؟ XL بە L دۆزرێتەوە لەگەڵ لەرەلەر، هەردووچیم هەیە هەڵای یەک. ئەی باشە XCش مەوێت. XCش ئەکەم بە هەنگاوی ژمارە دوو، چونکە سیم هەیە لەگەڵ لەرەلەرەوە هەنگاوی دوو. ئەی باشە من زێدی سوڕەکە پێویستم بەو ئارانەیە. ئەم دوو ئاڕە بەیەکەوە ئەیشم هەیە بێ بە ئاڕی گشتی. دوای هەنگاوی دووەم هەنگاوی سێمەمەم دەستەکەوێت. زێدی سوڕەکە دۆزمەوە. ئەمجا ئەتوانم چوارەم هەنگاو تەزووی گشتی سوڕ بدۆزمەوە. ئەم تەزوە بێرە ئاڕوا. ئارم هەیە کۆیل. XL یەکەم هەنگاو دۆزیومەتەوە، ئەوە زێدی کۆیلەکەم سۆگەرە. کەواتە هەنگاوی پێنجەم زێدی کۆیلم ئەبێ هەبێ. هەنگاوی شەشەم ئەگەمە ڤۆڵتەی کۆیلەکە بە یاسای ئۆم تا ئێرە شەش هەنگاو. هەنگاوی حەوتەم ئەمە ڕاستەوخۆ خۆ دەرەچێت، چونکە تۆ XC تێ و تەزووش تێ. هەنگاوی هەشتەم ڤۆڵتەی جەمسەرەکانی بەرگێ پوختەکە تەزوو تێ R تێ. هەنگاوی نۆهەم یەک یاسایە. دیقەت بەم پرسیارە نۆ هەنگاو بوو، سوالی 43 حەوت بوو. تۆ زێد دوور درێژتر بۆ جینان نەفسی پرسیاری 43 هیچ فەرقێکی نییە، تەنانەت خوتەی حەلەکە. ئێستا خوتەیەکم داناوە بۆ حەلکردن، ئەمە تێگەیشتنەکە بیرم ناچێتەوە، دەست پێ یەکەم هەتا ئەخیر دوای چێکێکەکەمەوە ئەڵێم تەواو بەبێ ترس سوالەکەت حەلکە. یەکەم XL هەنگاوی یەک دەست پێکەم وتومە یەکەم XL-ە، ئیتر دەنانیشم جاریچکە بیرکەمەوە لێ بۆ تەواو فکرم کرد. و سوالەکەش ئەوە ناخوێنمەوە، ڕسم و خوتە و هەموو شتێکی لەسەرە. دوو پای دوو کەڕەت 3.4 ئێفەکەمان 60 ئێڵەکە 15 میلی بگۆڕیم، 15 کەڕەت دەتوانی سالب 3 5 لەدا 7 ڕەنگە دەرچێت.